وقتتان وخير امیدوارم کە ساق و سەڵامەت بن. ئێمە خەرێکە دیبەیتێک بووین کە متعسفانە ئاگادار بووینەوە کە دەنگ و تەسویر باش نییە. امیدوارم ئەم دەحفە خەلەلێکی تیا ئیجاد نەوێت و ئێمە بتوانین ئەم دیبەیتە بەردەوام بکەین. من ئەمڕۆ دیبەیتێکی ترم کرد لەسەر ئەوزاع دەرفەتەکان و اتفاقاتێکە لەم کۆنگرە و شانۆی کۆنگرەیە پەنجیەکان تێئەپەڕێن. و لەوێ ئاماژەم بەوە کرد کە تۆریاگەکان و مخکردگەکان ئیمکانی هەست کە خەریکە معامڵاتە پشتە پەردەون. من دیبێتەکەم تەمام نەکرد کەوان ئیعلامیان کردبوو کە کۆنگرەکەیان دووە هاتگە و زاهران ئەو خوێندنەوەی ئێمە دروست بوو. من ماتەڵم تا تاهای ڕەحمانی تەشریف بێرێت و ئێمە بتوانین ڕەوەندە ماجەراکە بە یەکەوە بۆینە بەرەوە. سڵاو ڕێزکار پێ من. سەڵام کاکەگیان، ئێستا باشترین. کاک پێ من دیسان تەسویری خۆتان هەر ئەوەندەتان بۆ سەرەوە دیارە، دەبێت تۆزێک سەری یا دوورکەونەوە یا سەری مۆبایلەکە تۆزێک بێنەوە، ینی بەم شکڵ بەڵێکی نییە بەوە کاکە تاها من نازانم تەسویرە ئێوە هیچ ئیرادێکی بۆ من نییە. ئێستاکە دەستکاریەکەی مەسەڵەن ئاوا باشترە، ئێستا تۆزێک باشترە، یەک زەڕب بکشێنەوە دواتر خۆتان تەسویرتان جوانتریش دیارە دەبێت. مهم نییە خۆ تەسویریش دیار نییە با دیار نییە. ئێستا خاسە ئاغا ئێستا زۆر باشە، بەڵام تۆزێک مۆبایلەکە ڕاستکەنەوە کەوتونێتە حاشیەوە. خاسە ئاغا زۆر باشە ئێستا بۆ سەفەر. ئۆکەی فەرموو. بەڵێ عەرزی سڵاومێ لە خزمەت تاکای پەیمان عەزیز لە خزمەتی بینەراندا. خۆ هەروەکو ئاگادارین کۆنگرەی یەکێتیە نیشتمانی بەرگوزار بووە ئەمڕۆ کە کۆتاییەکانی بوو، و لە کۆتایی کۆنگرەشدا ئاغای بافڵ تاڵبانی قسەی کردووە، هەندێک کەسی دیکە لە ناو یەکێتیە قسەیان کردووە، شوان داودی قسەی کردووە و ئاغای سعدی پیرەش هەندێک قسەی کردووە. بۆیە بە زەرور مزانی کە قسەی لەسەر بکەین و تەحلیلاتی جەنابت لەو ڕاستایەدا ببیستین، هەروەکو لە ڕۆژی ڕابردوودا بە شێوەیە ورد جەنابەت دنباڵی ئەم کۆنگرێتان کردووە، نەک دنباڵتان کرد بە شێوەیەکی ورد سایتان کرد هێدایەتی بکەن و بە قەتعیەت جێپەنجەی جەنابتی بەسەرەوە دیارە ئەم کۆنگرەیە. بۆیە هەرویستم لەم ڕاستایەدا ئەگەر بە سەلاحی بزانم جەنابەت پێشتر ئەگەر تەحلیلاتێکتان هەیە بفەرمن و ئەگەر نا من دەتوانم دەنگەکان لێ بدەم و بچینە سەری قسە بکەین. جا جوانی پێتان باش. نەخۆ حتمما مخاتەبینە ئێمە دیبێتگە لە تریان بیستەگە و منیش تازە و قسانەی کە جارە پێشوو کردم جارێکی تر بۆم نایێت و مەگەر لە خڵاڵی دیبێتەکە مەقدور بوێت. ئێوە فەرموون پەخشی بکەنەوە. بەڵێ خۆ سەرەتا با قسەکانی ئاغای بافڵی تاڵبانی زۆر جوان پڕ لە مناقەشات هەموو هەم لەگەڵ ڕایگراوەگەن ئێمە ئێشێ تاریخێ لە چەپەڵی تاریخی لە دروزنی پاک بکەینەوە بەسەر مردمان ئێمە. ئاغای بافڵ تاڵبانی هەرەوە سەوایەوە دیتانیستە
بعنوان سەرۆک یەکەکەریە کۆنگرەیە 5 بێ منافسە لە وەسفە کۆنگرەکەی خۆیان ئێژی جوان و جوان کۆنگرەی جوان ساختمانەکەی جوان و معماریەکەی قەشەنگ و تابلۆکان هەڵیان وسیم زەریف و چۆن کۆنگرە جوانە. تۆ وەختە نەتوانی زوانە دایکی خۆت دروست قسە بکەی، نەتوانی وەسفی بکەی و بعد ئێژێ کە پڕمناقشە بوو جوان بوو چون پڕمناقشە بوو. ئێمە ئێستا زانین مناقشە لە ناو کۆنگرە جزء جوانیەکانە کۆنگرەس. ئەمانە تا ئێستا نەزانین ستاتیکە جدیدە لە ڕاهبەرە یەکەکەریە 5. سوالە گەورە ئەمەسە. من لە دیبەیتەکەی پێشووترە ئەمڕۆ وتم ئەوانەی چۆریان ئەوانەی بایکۆتیان کردگە خەریکی مەعامڵاتە پشتە پەردەن. ئۆکەی من دیبەیتەکەم تەواو نەکرد کارگەی یەگرا من معرەفیم کرد کە باڤڵ تاڵبانی کێس دووبارە. مەسالم لە مەنسوورە حکمەت هاوت وتم مەنسوورە حکمەت یەهودیەکی بێناو لە ناو تارانە 5 ملیۆنیە ساڵ 57 بە شوێنە ناو ئەگەر واردە مەجلسە سیاسی و مێزە پۆکرە سیاسی بوێت بە دۆزینەوەی کۆمەڵە خۆی کرد بە ڕەجل سیاسی بوو بە ڕەهبەرە سیاسی و بە ئەدبیری کردەوە بڕواتەکە میر حوسێن و موسەویادانیش. وتم باڤڵ تاریخی زندگی وا ئێژێت کە ئیشان لە زمانە حیاتە جەلال تاڵەبانیە کە ڕەهبەرە زۆنە سەوز بووگە و ئیمکاناتە ماڵی بووگە بانسەرە کڵاپە گەیەکان و گەلەوەوی چلت بنە وایە ئێمە درۆزن دەمە مەردنی. ئەمە بۆ معناسە کە ئاغای باڤڵ تاڵەبانی لە بانسریەک کە معلومە یا اختلاف شدیدێکی تەکە جەلال تاڵەبانی هەست یا جەلال تاڵەبانیم کاورایە نەگەرەکە بووگەسە منی ناتوانێت بە ئاشکانە بێژی دەمە کوڕ من نییە ناتوانێت. و مدعای ئەمیشمە فامیلیە ئیبراهیم ئەحمەد بوو خودم ئاغای باڤڵ هاوردوو و مثالمدا بە هیچ دلیلی تۆ ناتوانێت بێژی بۆ ئیبراهیم ئەحمەد وان ناوی شناسنامەیە ماغا بە هیچ دلیلی هیچ پاساوێکی نییە. ئەگرا ئێران نییە تا مناڵ هەنە باوکوێت کاورا لە بیمارستانەوە لە سەبتە ئەحواڵە بپرسێ بێژێ خۆ حرامزان یەشوەکەت کوا سەرەندە ئەزدواج کوا شناسنامەتان باوکی بێ شناسنامە بکرێ لە بریتانیاس. حەزیەکە حەمەلۆقە لە قەناوە مناڵێکی وە تۆ داویت ئێژی حەمەلۆقە لە قەنا بۆ تێنووسن. بۆچی جەلالە تاڵەبانی نیە لە پشتە شناسنامەیەم کوڕە دلیلی هەست. جەلالم کوڕێ کتمان کردگە وەلێ هێرۆ ئیبراهیم ئەحمەد زەربەی کوشندەی داگە لە جەلال چووگە ئەم کوڕە چون مەشروعیەتە فامیلی شەرعیەتە دایتە تۆ باستەدت لە ئینگلیسیە چون سەهمول ئرس ناوە فەرزەندە نامەشروعە دلیلی ئرسە. تۆ تێی جەلالە تاڵەبانی بەچی کیشوماتەکەی بەوەی کە ئۆکەی تۆ ناوی تۆ ساحوی منیش ناڕوم ناوە پیاگێکی تر بنووسم ئەم کوڕیشە مؤەلق ناکەم یا وا لە پای تۆ یا ئەیکەمە کوڕە باوکم چون تۆ تەمامە شۆهرەتێکە ئیگری لە باوکم ئیگری ئۆکەی ڕوا مستەقیم لێکاتە کوڕ یعنی زەربەیەکی سیاسی کاراوە شەنی جەلال تاڵەبانی ناتوانێت کتمانی کە ناتوانێت بخاتە درۆی تر چون ئەم کوڕە باوکێکی تری نییە یا جەلالە یا ئیبراهیم ئەحمەد. وەختی وەزعەکە واسە کوڕی وا ناگەهان بێ منافسەتێ لە سلێمانیا کەس نییە لە پێگەیە ساختار و نەهانێکی مەشروع ناوە ڕقابەت انتخاباتی عێراق منافسەیەم کاورا بکە پیاگیتیانی منافسەی بکە. بزانە با من مثالێکت بۆ بێنم و هەر لەم تاریخە بەری دەبەر لەوەی کە بڕۆمە ناو ئەم تاریخە شتێکی تر بێژم. ئەمانە ئێژن تا ئیستا هیچ کەسی لیستی نەداگە لە کۆنگرە درۆوەکەن
امس نمونيك تاريخي هز ليست درياغه حد ناو كرد بازا ليست درياغه عبد الرحمن قاسم كونغري هشت حزب ديمقراط ليستي او ليستا كداي يكي كان مصطفى هجري بو يكي كان حسن شريفي بو يكي كان تيمور مصطفى بو ام ليست حسن الرستقار تكي مخالف بو جليل قاداني تكي مخالف بو والله ليستي أول عبد الرحمن قاسم له أترسياك بسورته مخفيانة دن ندن وليستكي إصرار يكرك إيش بسورته علني دن بدريت مناقشة دوما كونغرير حل سر أول ريبرايتي شورش غير كلا كونفرانس شوارما هذا درو إن شعبي كرت لسر الليست بازية أو الرحمن قاسم له كأمانة أو الرحمن قاسم له يك شو قسبري إمبرياليزم دو بادعاکردنەوەی کە گۆرباچۆف خەریکە سۆسیالیزم و دموکراسی تێکەڵەکە گەرەکێکی بڕواتە باوەشە ئیمپریالیزم ئەمە ئێمە لە ناوە چەپە ئێران زەعیفەکە لە ناوە بەرەی ئۆپۆزیسیۆنە موسەلەحانەیە کە گەرەکمانە جمهوری ئیسلامی بەخەین زەعیفمانەکە خۆ مەفادەکانی مەوجودن فتاح کاویانی بوو حەسەن ڕەستەگار بوو جەلیلە گادانی بوو ئەوە بوو کە ئەمانە لە بەرامبەرە ئەو ڕەحمانە قاسملووها نە لە بەرامبەرە باوڵ بیهۆڤیەت حدەئەقل لە ناوە ئەو کناراوە حزب دموکراتە چوار پیادگیتیا و حەزیان خۆیان نەکرد نەچوو لە ژێرە بارە قاسملوو نەچوو لە ژێرە بارە شەرەفکەندی و ناویان بردن بە ناوە کۆنگرە هەشتیەکانە بەرەی ئیمپریالیزمە شەرەفکەندی و قاسملوو مالتە ناوە لە ناو یەکیتیا پیایەکیتیانی لە بەقاوەڵەوە بنویسی تیان نەبوو وە غەڵەتیان بە قاسملوو کرد قاسملوو دەسی چووە خوێنیان شەڕیان بوو لەسەر سنوورە وەکەوتن کوشتنی یەکتریش حتا ئەو ڕەحمانە قاسملوو نەکوژیە ئەمان نەهاتنەوە ئەم جەریانی حیزبی دموکراتە کەماوە هەمان لیستەکەی قاسم بووە مصطفى هجري وأماني كتو أهلمينيت أما ليستكي قاسم لوا أما ليست بو قاسم لو نجوى برو لبرم بري ويسيان كرتيان أما سابقي تاريخي هتولي نجوى برو بو بأي شعب وبو بدرجية مسلحة ريبرايتي شورش كير لبرام بري كونغرة هشتية كان بري إمبرياليزم مذاكرة شيا كان دولة إيراني عبد الرحمن قاسم مش لسر ميزة مذاكرة بأرزوية ديريني خويجي. درسك كامل درست. أوكي. ما شو دس أوان تقليديته رجع أول شو توي إيش الرأي جدي علني ببديستكان دقيقة هم رقصي عبد الرحمن القاسم دول. طلع كامل درست. منيك جامبو. ولا لبير النشة شاحور فيروزي حسن الرستقار جليل قاداني أو أغاية فتاحي وإديك في المسكردايتي كان نشول جيل بارا قاسم لو شرف كنديا دسوتك قاسم لو فرزل كرياو خيل زل كرياو قاسم لو لكوي بافل لكوي كامل درس قاسم لو ارتباطي تكبري جهانية سوسياليزم أبو قاسم لو رفيقة شبكانة فرنسا بو قاسم لو رفيقة شبكانة تشيكوسلواكي بو قاسم لو لكوي شيرين بنز طلع ضل فيلم من حالي مناوي البته ولی چون ڕێبازی مامجلال لەکەو بەسەری بەرزەوە لە کۆنگرەهاتی نەدەرێ و ڕێبازی مامجلال درێژە دەین و ئەم شتانە ئەمە لەو قسە حەلق و بەلەقانەسە وا بۆ خەڵکی تکرار ئەکەن و خەڵکی سوال ناکە ئەری ڕێباز چیە بزانێ یا ڕێگەیەکە بازە پیادادە یا ڕێگەیەکە کردکتە سۆ یعنی ڕێگەیە تایسە کەس پیا نەچووگە و ئێوە پیا چووگن ئێوەش دەقیقەن جێ ئەخەنە جێگە پێکەی جەلال تاڵبانی و ئەڕۆن
دێ ئۆکەی با من تاریخ جەلال تاڵەبانی بە ڕێگە بازەکانی و بێژم. جەلال تاڵەبانی خۆ تئۆریسیەن نییە، ئەحیانەن ترۆتسکینەوەگە هیچ تئۆری ئەگەر سوسیالیستیش بووێ فەزیلەتە سوسیالیزم یا هەنە پرۆدۆنە یا هەنە سەنسیمۆنە یا هەنە مارکسە. خۆشی باغی جەلال تاڵەبانی ئەگەر جزء ئەحزاب بەرادەرە کە نییە و حیزب شوعیە عێراقی جزء ئەحزاب بەرادەر وگە بازم فەزیلەتی هەیە اتحاد جەماهیری شوڕەویە. ئاغای جەلال تاڵەبانی ئەمێنێت و کارنامەیە بازی کرد. ئاغای جەلال تاڵەبانی هۆڤیەتی نییە تا لەناو پارتی دموکراتە بە جودایی و مۆزەعکردنە لە بەرامبەر مەلا مستەفای بارزانیە گەرەکیانە ئەو هەیکەلە لە مەلا مستەفا بدزێ ناتوانن. دەوڵەتە عێراقی منافسەکەرێکی گەرەکە لە بەرامبەر مەلا مستەفا دایبنێ فووە کاتە جەلال تاڵەبانی وەی برای محەممەد ئەوان گەورەیانەکەن. ئۆکەی سەر ڕێبازەکەی باوکە چییە 66 قیادە قوتریی حزب بەعث اشتراکی سووریە ماجرای هەڵەبجە و ئەنفالە هەلکردن و حەقەنوشکردنە کۆمەڵەیە مارکسی لێنینی ماۆیە وە کەڵوبەرداری خۆی کردەسە و جریانە سیاسیە کە ئەحیانەن ئێوە نیمچەبەرەی جریانە سیاسین دادەی ئاغایە جەلال تاڵەبانی 15 نەفەر لە ئەعزای ئەو حیزب خۆیە کە هاوڵ دێسێن هەوی یەکێتی ڕووکات دادەی نێسی درستە. ڕێبازەکەی باوکە دەقیقەن چییە؟ ئێمە بێسەواد ئەسە دوو بێژ ئێمە دوژمنی ئەزەمەتە وە کێش جەلال تاڵەبانی نافەهمی تۆ وەزیفەت بەمەسە بە ئێمە حاڵی بکەی ڕێگە وازەکەی بابڵ کامەسە. ئەمریکا ئیالەتی متحدەی ئەمریکا هات حەملەی کرد بە سەدام حوسێن. خب ئەمە ناوێت بزان تۆ وەڵاتەوەی توێژی یەکێتیمە. یەکێتی یعنی اتحاد یعنی سۆلیداریتی. اوكي ام اتحاد افراد خونيه هست نيخو. اوكي تو جبهه بلا يعني جبهه يعني اراء مختلف نظرات سياسيه مختلف. اوكي تو استشي لنا وام حزب اخوته بناوي كتي حزب قولان بوايا حزب قولان مريم بوايا قول هيرو بوايا اما انا سازمان اصلا حزبنا سازمان بسودەوە ئەجماع گوڵە هیرۆ و گوڵە وەنەوشە و گوڵە مەریەم و ئەمانە وە یەک و ئەوە یەکێتیە گوڵە وەنەوشە و گوڵە هیرۆ و گوڵە بەنەوشە و نازانم چی سیاسەتی چەپکە گوڵەکەی مانجل نا ئێستا تۆ ئەویتە ئایا لەناوە ئێوە ئێستا چەندین حیزب مەوجودە کە چەترەکەی ناوی یەکێتیە و ئەو سازمانانە لە دەروون خۆیان انتخاباتە دەرونیشیان هەست و بە ئەندازەی کێش و عمق اجتماعیە کە هەستیان وە بەرینە مردنێکە نەمایەندگی ئەکەن لەناو یەکێتیا وەزنیان هەست هیچ کاتێک نام بۆ کاکەمە. ئۆکێ ئەم کەڵمەردانیە بۆ بکەن ئەم مەملەکەتە ساحێوی نێواتەڕاتی میدیاکەن. چییە یەکێتی چییە؟ عەرزە واقع و واقعیەتن مۆرەکەس وەختی سوحا وە فیشەکلێتم داکۆتم کردو لە دەباشان ئەزانی یەکێتی هیچ نەبوو. یەکێتی نەمەتن بوو نە جوملە بوو نە دروش بوو حەجێکی لەلای مەدانەما. ئەوەی شیوا تۆ معاشی پێدەی نیش پێدەم دوو بەرابەر. ئەوەی شیوا کوژی ئەگە هەرمانکاری بووکە لە چی بوویت تۆ هیچێتر بوویت هیچێتر نەبوویت. بێ تۆزیح بەدەدا من نافەهمم نازانم فکر کە دانەیەک نادان هات کە دانیشکە بە تۆ ئیژێت ئاغایان ڕێگە بازەکەی باڵەو چی شەکەڵی و چۆن البته ئاغای شوان داودی دوایە من دەنگەکەی لێ دەم کای پێمان باز دەکات با تەوەجە بە حزوری ئازای قەرارگای ڕەمەزان لەوێ احتمالاً هەر لەو ڕاستەدام ئەوە مهم نییە کورە من نەمایشە کاورە وەختی خۆی هیچێ نییە کاورای شیرازی ئێژێ من خۆم حیچ بوویە نییە خاوەی قارەمانێکم هەست
ئەمانە نییە مەسەڵەن ناتوانێ بێژێ ڕێگە بازەکەی باوکی چییە و ناتوانێ بێژێ یەکێتیش چییە بژی وەلی ئێران ڕفیقمەها من نۆکەر ئێران سەگە ئێران قەپەگرمها دەسم بوو بووی ئێران و تێڵاتێ بوو بێسە تۆ حەقەکەرە هەر دنیایەکەی هەیجاری وە من بێژی تووکی کوڕکی ڕێگە بازەکەی باوکە چێشەکڕیە ئەو ئێران خۆی مشکڵی هەست پێ ناسەی خۆی بکات ئەم ڕوویگە چەسپیاگەوە ئێران نە ئێران عەدەدیکە نە ئەمان عەدەدیکن ئێران هەمان ئێران وا سەدام حوسێن ئەو قودرەتی ئینقلابی ڕەهبەرە کاریزماتیکە خۆمەینییانە حتا بنە ملیانی بردو سەدام حوسێن لە عێراق دووەڵە ملیۆنیان ئەمانەی سە بوونە میراسخۆرە سەدام حوسێن داوەشەی هەمتان نەبینی نۆکەرانە دەوڵەتە ئێرانی یعنی خجالت ناکێشن ئێوە ئێژن ئێمە عێراقین بەحس لە سەروەریە یاسا و خاک و وڵات ئەکەن بعد ئێژن دەستنەشاندەیە ئێرانین دە ئێوە لە هەرکوێ دنیا بۆیە نەخۆی ئێعدامیان ئەکەیتن حتمما ئێعدامیان ئەکەن هەر لەم بریتانیا ئێعدام بکەیە هەر ئەوەندە گرنگ نییە بەنظرم دەچینە سەر تیکەیەک ئەلبەتە مهم لە قسەکانی ئاغای سعدی ئەحمەد پیرەش ئەویش هەر درێژەی ئەم قسانەی ئەمە و بەڵام لە شوێنێکدا بە متەخەسسی پرسیارێکی لێ دەکرێەوە جواب دەداتەوە لەسەر دەرکراوەکان بۆیە عیلاجی دەوێت کاکتەها لەناوە جەریاناتە سیاسیە خەڵکدا پرۆسێنەر دائیمەن کۆمەڵی بێدایک و باوکە بێبەر و دوای فاسد ئشی لە دەوتو یەکێکیانەم سعدی ئەحمەد پیرەسە ئەمە و شێخ جەعفەر ماڵە کورد نەماگە تووکەتنیانی نەدیوێت ئامە و هەفتا ساڵ سنەوە لە هەر کوچەیەکی کرماشان بڕواتە ڕێوە 2 ملیۆن تفیکەکەن لە سووکی لە هەرزەیی لە خوێڕیبوونی لە بێمقداربوونی هەرزەی ئاوا ئەگەر چاپلوس و تاعەتکەر و دەستماچکەرە قودرەت نەبێ و هیچ کوێ ناگا ئۆکەی ئەم چاپلوسە وا خۆی و شێخ جەعفەر ئامارە کڕی تەواوە مەردم هەسیان و چاویان پێکەوتگە گوندە گوندەیە لە ناوە مەردمە ئێمە چێن و هەڕۆن عەزیز فکر نەکەیت دەسەخۆکی پێ ناگا باوەڕکە کەس بۆ پیا کەس هاو ناکە فکر نەکەیت تو ئەڕۆی ژنە خوازی بەخوا هیچ کەسێک باوکو دایکدا هەوێ کەنیش بۆ تۆ نانەمە تۆ بڕۆی خوێڕیە بدوزی تۆ لەخۆت خوێڕیتر کە کەنیش بفرۆشەوە فەحاشە باوەڕکە هیچ احترامێک لە هیچ مەجلسە پیاگانیان نییە و نەپەستی ئەم سعدی ئەحمەد پیرە هەر لەوانەسە دڵڕیاگێکی دەڵاڵە ئەمە دەڵاڵی دنیایەکەن خۆ جا ئێستا با گوێ بێم زانیژی چی دەبێ عیلاجی کێشەکان و بەدیهێنانی خەونەکانیان بکەین و زۆر شتی تری لەو بابەتە فەرموون هەندێک سەرکردەی دیار و باشی یەکێتی نەهاتنە کۆنگرا ئەوە لە دوای کۆنگرا مەسەلەن چارەنووسیان چییە بێ بەرپرسیارەتیان لەناو یەکێتیە بێت بەشێک لەو سەرکردانە ئەندامی سەرکردایەتی پێشوو نەبوون لە دامەزراوێکی تر ئەندامون کە پێ دەوترا ئەنجومەنی باڵای بەرژەوەندەکانی یەکێتی دیاتە شێو تەوتەکە واسە نییە ئەمانە خۆیان وە پیاگ نازانن تەوتەکە واسە ئەمانە لە کۆنگری چوار دەرکریان قرار بێبێن و ئێمە لە تەنیشتە کۆنگرە یە سری نەهادی ترمان بۆ یەکێتی هەست یەکێکیان ئەنجومەنی باڵای ناوە وا شێخ جەعفەرماندانیاگە ئێستا هەر کەسێ خۆی لە سەدح ئەنجومەن باڵا ژێردەسە شێخ جەعفەرە گەڵعوریان ئەوێنێت بێزەحمەت بێ بڕوا سەبتنام کات لە ژێرە دەسە پاڤڵ کڕەت بوو ئەتوانێت لە ناو سەکرێتی ئەنجومەنە باڵاکاری چیە وەڵاکاریشی لە دەستێ نایڵێ یەکێتی بترازێ ئەوەڵەن ئەنجومەنە باڵا غڵەت ئەکاتە کە تو ئیشی ئەوەڵ دەحفە بێژی یەکێتی چییە تا ئێمە بزانی مختی ئەترازی چی شکلیە بنەزانم تۆ نۆکەرە ئێرانی پەس لە ترازیای تو خائنە بە خاکە عێراقی
و 300-400 نفر عێراقی بۆ کوژیان بێنن تۆ زاهر انحراف نەکرد تۆ پاڤڵێکی بێهۆڤیەتە هاوردەکە کردێتە سەرکردە و بنکردە زاهرەن انحرافی نەکردە دەی ئەحیانەن ئەم خەنجەرە ڕۆژە تەنانە وەردە دەکەی خوا مثڵەن چییە ئەم ئەنجومەنە باڵا کاورا پۆست سەرکردایەتی دڕیەتی دەی ئێوە ئەگەر ئینقلابی وایە ناسەیەکی بتانەوە ڕۆڵە ئەو ڕۆژەوانن دەسم بەردە ئەسڵحەکە بە سەدام حوسێن وتمنا وتمنا بە عەبدولسەلام عارف وتمنا لە ژیرە فشارە دەوڵەتە بەعسا دەوانچەند دا لە خۆم و چوومە دەرۆ و گوتم من شەڕەکەم دەکەتووە ئەو وەختە ماکین تۆ من تەیید کردەوە گیان تۆ نە لە سەدام حوسێن کۆڵفتری نە قودرەتمەندتری نە زۆردارتری تۆ مۆفاڵێکی ناوە خیابانەکانە سلێمانیش من چۆن دانیشم تۆ من تەیید بکەی من مەشروعیەت و شەرعیەت لە ئەمەڵە ئینقلابی کوردانە و مەردانی خۆمەکەم دابزانم پیاگی کەماتیان قسە بکە ئیستا تۆ دی داستانەکە چییە ئەڕۆین ئاشتیانەکەین و لەبیرت ئێمڕۆ گۆرانی بۆ تۆ بۆیان لێدا و باوان شێویاک چەند خۆشتۆرە ئەم باسە باسی بۆشتۆرە نییە نین حەدێکا نییە ئەوانیش ناتوانن بێژن ڕێ بازی یەکێتی چییە فقط یەکچ دەزانێت سیواڵەکەی بۆ یەکا قژەکانی بۆ یەکا حەب وایەگرا با لە ئەمریکا بۆی بێت بگەڕێت و شوێنە لەش فرۆش و قەحبەی خەلیجی و منتەقە و ئەمانە بێنێتی شەوانە گعدە بکە خۆ ئەقلی نییە ئەحیانە ئینشاڵڵا لە مەجلسە چوزانە مشاعرێ عزت بووە ئەدیبێک بێنێ لە ڕۆمانی و تەفسیرە ڕۆمانی عزت بووە نە حەزی وە گعدەیە سیلیکۆن بۆی هەڵخاتەوە دەی بێشەرەفە ئەوە معلومە تایەوەی تووشی ئەگەر هەر گەوادێکیان بڕواتە ناو ئەم ئەنجومەنە سەرکردایەتیە نیشان ئەدا گەوادە کوڕ گەوادە بێشەرەفە کوڕ بێشەرەف بێت هەر لە ڕۆژی ئەو خوێڕی تو پێت بەرناخوا پاوڵ وایە پێت کرد نەکۆنە پاوڵ شغڵەکەی دروست وگە محافزە لە قنگە گەیان دروست وکە محافزە لە قنگە ئێوەیشەکە یعنی تۆ چۆن ئەمە بە تەوهینە بە خۆت نازانی بە 70 ساڵ 80 ساڵ تەمەنەوە و خۆ دێژی پیا دەی هەڵەگرکە بۆکەی دەی خۆ تۆ پێوانە لە بە گۆڕا هەر لە حزمکاریەز بندی هەڵەگرتگە بووکەی فکرەکەی پاڤڵ تێڵێت پوڵە دەسێنەوە یانت یا ئەوی تۆ بادم چەند دەوڵە کاڵچینە پاڤڵ ئەینە سەحمەد سعدی ئەحمەد پیرەفیر من ناوخمت بڵاو ئەکاتۆ ناوە خەڵکیاتە ڕوودانی نەکەی بعد تەمامە ئەبزارەکانە ڕووداریکردنێ لێسێنی ماڵەکەت لێسێنێت و پوڵەکەت لێسێنێت و نەکەویتە حەتا ڕووداری بکەیە یعنی ئەم شەرایطە خوبووکە و ئێستا خن بڕوا داوا بکا بیخەنە ئەنجومەنە سەرکردایەتی گەواد و کوڕ گەوادە لایق هەروە تفخەفە بکرێت سلێمانیە متوەجه بووی خیلی قەشەنگ بازیەکەی بۆ چنی گنا ئەو ئەزانێ ئەمانە پەستن وەڕەزن وا حساوی کرد لەسەریان فکرەکە پەست و ڕەزن ئەوە لێ لە کۆنگرەی چوار خستین دەلەوە هیچ قسەی نەکرد چون وە حساوی کرد لەسەریان ئەزانێ هەمیشە قبوڵەکەن هەر لەبەرەوەی ناگا سەرکردایەتی ئەمانە سەرکردایەتی نیە ترها ئەنجومەنە باڵایەکەن وا هیچ کارێ ناتوانێت بکە کارێ باوڵ دیکە عەلی خامنەی کردە کارێ باوڵ کە سەدام حوسێن کردە و نیشان ئەدا چم مەردەمانە ئەستەسمار پەزیرەکەن بزان ئەمە خەڵکە عادی سلێمانی نییە کە ئەستەسمار پەزیرە نە ئەمە زاهرە انقلابیان و وەختی شاخن تو گیانە خۆتان وەختە چوون بۆ شاخ تەجاوزتان بۆ کێ کرد و جێگەتان نەو دەرچوو بابەتان نانینەوە بتان داتێ لە سەربازیەکەی سەدام حوسێن ئەترسیای ئەوەی پاڵی پێتان دیانە حتمما انقلاب دەبێتەوە یە زەرورەتێکی دەروگە یا برسێتی وگە یا جنایەتتان کرد یا لە گیانتان ترسیاگە لە جبهەی شەڕە ئێرانی عێراق کامیان چون تۆ ئەگە پیاگ وایە تا ئێستا مشتە تەوهینتە بە خۆت قبوڵ نەکرد بۆچی ئێشێ پاڤڵ بی منافسەکەی بۆ لەسەر چی دەی پاڤڵ
بانتخابات قرار نییە حزوری بێت دێ من لە انتخاباتە تۆ شەڕی لێکیش یعنی چی یعنی هەر زۆرداریەکە زۆر مەزەگا دانیشتە بم غەڵەتە کاتە بڵاوشی چۆن زۆر مەزەگا دانیشتە پس لەنا دیتان ئەو تەحلیلەی وا ئەنهۆکردن کاملەن دروست بوو ئەمانە خەریکە مەحاڵەکردن بۆی ورتیان لێوە نایێت ماتەڵن بڕۆنە ژێرت دەسە شێخ جەعفەرە قوڕۆتە درستە فەرمایە وەی شێوەی ئەو ئەنجامی بەرژەوەندەکان لە کۆنگرەی چار بەدواوە غەدی لێکراوە ئەو تێکۆشرانە غەدیان لێکراوە بەڵام غەدی لێکردن چارەسەر بە غەدریشکە ناکرێ پێویستە هەوڵی ئەوە بدەین ئەم تێکۆشەرانەی کە دەیانگرێتەوە بن بە ئەندام لەو دامەزراوە ئەنجومەنی باڵای بەرژەوەندەکانی یەکێتی پسپۆری زیادیان هەبی چونکە ئەمانە لە هەر کاتێک ببینن یەکێتی بە ئەمە تاکتیکە شیعەکانە خیلی قەشەنگە تۆ لە عەقدە دائیمی دەرتێنیت تەلاقە ئەدا لێو دوا سیغەی مودەتی هەفتە ئەکاتەوە ئەمانە لە ڕەهبەران و بنیادگوزارانی یەکێتی و قارەمان و سەرزول و شۆڕژگێڕ و هەلیکۆپتەرە خوارخەر تەبدیل بووبن بە مشەخۆر و مچەخۆرە غەدر لێکریا بە برسیە کزۆوە بەڵبەخت ئیستە ئیمکانی لەژێرە ئەنتافە ملوکانی سەرۆک فڵ بیانوە ئەمە دقیقەن یعنی عەقد دائیم طلاق سیغەی هەفتە بابزانین سیغەی هەفتە کاولا تەقریه التقليد كارثي هذا وقت يبين تمديد ولي وهو كارثي حتى جناية تناوت ودروس الفكرة هاي تدرس مثل دي تو تم تسيكي كلاب جي كان يستخوي كدس وسلوك بالمنافسة حتى ويبوي جاتي ودمايش لا والسقف والشوزان جاب السقف وهذه بقينا بتوزيك شوي حاج كثير نزنا وموسيقى بك كشتي لا باش بقى دي تخاف باو منيش بيجن باروك توجه بولي يعني واقعا لا يقتنع بعض البدع السر حجة أعواتها خير ولي باب زاني أواني تقديما وإما يكين قارمان أو قارمانانا كمترسل يقول بديار إيوي بانق بينكم دم يكون بيسياون يستوى يدرك بيو بياركان ديانا أوكي فرما ڕێدا دەڕوە پێویستە بێن لە دەرگا بدەن بێن بەو شێوە نابێت کاکە و ئەوانە ئەو دەسەڵاتیان هەیە دەشتوانن من پێم وایە ئەوە بابەتی دووە ئەحمەد پیرە چۆن ئەوە نابێت کاکە کاورە وەختت بێژیت ئەمە یەکێتی یعنی ئەمە کە شکڵ مستەتیلە کاورەکەی ڕەشە ناوەکەی زەردە ئەمە یەکێتیە بعد من ئاوای پێ بکەمە بێژم ئەمە ئیتر یەکێتی ئەمە تاوە ڕەشە دێ ئەوە تۆ بێژم زانێتی چییە ئەو خوێڕیانەی وا ئەچنە ئەنجومەن سەرکردایەتی یەکێتیش بێژن یەکێتی چیە تا بزانێت انحرافاتای کە دروزەوی چییە بزانێت جمهوری ئیسلامی مجلس خبرگان رهبریان یاگەیژی رهبریشی مدیر و مدبر و ئاگاه بزەمان و فڵان و بە قەوانینش تەشەیع ئەسنا عەشەری ئەحکام ئیسلامی ظاهرا لە هەر کام لەمانە عدولکە ئەمانە هەم ڕسالەیان هەست هەم شتەکانی شیعەیان هەست ئەتوانن ظاهرا بەخێر سەمومەنێکیان هەست بێن بتوانن لەبەر مقابلەیان بویسن ئەحیانا سەمومەنەکە ئێمانە چییە لە ئینحرافی چی دقیقا لە یەکێتی ئینحرافیە یعنی من فکرەکەم انحرافات لە یەکێتی یەکدانە دوودانە سێدانە ما بەخێ گشتی نۆرماڵە دشتی فزی لۆکەری جاسوسی دیگەران بوون بێشەرەفی جنایەت ئەمانە گشتی جزئە خطوط ئەسمیە مامە و ڕێبازەکەی مامە ئەحیانا ناوێت دەمتان مسواک بن دانتان بشورن هو انحراف اليكيتية باحتمال آغاي سعدي أحمد بيرا تو
خود أحمقي يا أما من برامة تامسيا بأحمقي زان شون فكر شعب سليمان يا خلق سليمان يا وقواها شون فكرك أما تليق فكرت بەڵێ کاکومان یاران داوا دەکەن ئەگەر دەکرێت هەنسفری بەکاربێنین دەنگەکە زۆر باش ناگات. والله المشكلة ياران بدل حل ناكري أتوانين دي بيتك قد كينو بروي مهم ناگات تۆزە بە نظرم فاصلە بگرن لە گوشەکەدا باشتر بێ زۆر نعم حدود مترك لقوشيك فاصلة هذا لما بعديش تنات وانا قوشيك معزلة بس بو من جيب جي ناكري أقل أزعم المشكلة يستا دايخين والبريدين كوي نا دەنگەکە دەگا بڵێ ناگا بەڵام زۆر وازەح نیە زارزارە بە شێوەیەشی کورت دەیبڕن بو خاطري وي يعني نهاية الدنيا نيا وانا نهادون بانقدان كونغريان بيني بي يقل إيشاكاني أو كونغري أو يكا دواي ليبونو ولا دامزراوكاني كدس نشان دكري ولقال أو برادرانا همو يعني قصة دكري وحاولي أو دريك باردو كري بخريتو لقال هنده شام بيوندي بردواما من بيموايا أو بابتك قابلي سالسة كذا زۆر باشە لە ڕێوڕسمی کردنەوەی کۆنگرەی پێنجەمە ڕۆکی هەرێمی کوردستان هەروە کە دیشان معتقد بوو ئەو بابەتە قابلە حل بوونە ئەو کاملە مطمئن عدنان حەمەیمی و حەجی عالی قالی و نازانم ئەلکەرکوچی و ئەمانە گشتی حازرن سەر و دەست ئەشکێنن وەکو سەفە شیعەکان بۆ ئاشە نەزری وەختی بەریان دەروەکو گەلەگار خۆ ئەلێن و کورسیەکان ئەنجومەنە سەرکردایەتی بەڵام مطمئنە بزانە ڤاسلاڤ هاڤل کە کتێبێکی نووسا سەرۆکۆمارە چێک کتێبێکی نووسا مەقالەیەکی نووسا بەناوت دەسەڵاتە بێ دەسەڵاتەکان power of powerless دەسەڵاتە بێ دەسەڵاتەکان لەوەی ئێژێت هۆی مانەوەی جەهانت درۆ هۆی ژیانکردن بەناوت درۆ مردمانێکن کە یەک و یەکتری درۆ ئێژێت ئەم مردمەی کە بێ دەسەڵاتە دەسەڵاتی هەست دەسەڵاتە حاکمیەت هەنە ئەمانەسە ئەمانە خۆیان ئۆتۆماتیک دەسەڵاتە حاکمیەت دروست دەکەن مثالەکە ئێجێ سەوزی فرۆشێ لەناو خیابانەکانە پراگ گەرەکێ سەوزی بفرۆشێ ئەڕوا ئیجازە لە شەهرداری بگرێت سەوزی بفرۆشێ بەر لەوەی بڕوات دوکانەکە بکات و لافیتەیەکی گەورە بەنرێکی گەورە دائەنێ لەسەر دوکانەکەی لە پێشخوانەکەیە کە پارە لە خەڵکی ئەسینێ لەوێ نووسیاگە کرێکارانی جیهانی یەکگرن بۆچی لەناو ئەم سەوزی فرۆشە کرێکارانی جیهانی ئێشی یەک بگرن کەس نازانێت وەکەی کابرا ئەسڵا فکری لێ نەکردەسەوە کە کرێکاران کێن کە لە جیهانە ئێشی یەک بگرن تازە ئەگەر فکریشی پێ بکاتۆژی خۆ خراویشی نییە خۆ با کرێکاران لە جیهان یەک بگرن چیانە ئەمان لە ئەسڵا ئەو تابلۆ نایژێت کە ئەم ئاغا گەرەکیسی کرێکاران لە جیهان یەک بگرن ئەو تابلۆ خەریکە ئێژێت حاکمیەتە چەکۆسلۆواکی من کاورایەکم حەدە خۆم بزانم گوێ ناخۆم تۆقینە لێبێت ولی لەوەی کە ئەم ئینسانە ئینسانە و تۆ ناتوانی ئەمەی پێدەکرد بەدە نەفەر بێژتی لەوانەیە نەفەر یانزەوە بێژێ من نایکەم بمکوژە نایکەم نانووسم من گوم خوارد گوو ناخوارد بەڵام حازر لەنێبات کرێکارانی جیهان یەکگرن ئۆکێ ئەم دەڵەت زەکۆنە یەکشیتیانەی کە معلوم نییە چۆن مابنەوە ئۆکێ مشتێک زیان کردگە و فزیان کردگە و پولیان هەسوو مەقاماتیان نییە ئەو کورسیە ئەنجومەنە سەرکردایەتیە هیچ مەقام و سەرکردایەتیەک نییە پوڵەکە و موقعیەتەکە نەپارێزێت ئەمەدەن وەختی ئەچێتە ناو ئەنجومەنە سەرکردایەتیەکە سەر و باو من خۆم جەد و ئابادم گومان خواردە بەرامبەرە ناویسین خەل
ماڵمان مەکە ئێستا متوەجه ئەنا کاورا احتیاجی نییە بڕوان لە کورسیە ئەنجومەنە باڵایە کە هیچ غەڵەتێ ناکات و یەکێتیە کە هیچێکی لێ دیار نییە دانیشیت بەو چوونە بۆ ئەنجومەنە باڵا ئێژێ سەرۆک باڤڵ گوم خواتەکە ئەشدادم بچووکترین ڕەفتار ناکەم پێگەی گەورەی تۆ بچێت ژێر سوال دەنگە نایە کاکتا بەڵێ بە خاطری دەنگی جەنابەت مایکەکەم بەستە بوو بۆی دەنگی جەنابەت دەنگ نەداتەوە کاملەن دروستە کاکمان کاملەن دروستە نمونەیەکی زۆر جوان بوو دەقیقەن ئەوەیە ئەوانە فقط هەدەفیانەوەی لە برنەوەی ئەوان بۆ ئەم مەسئلەیە گینا هیچ خۆ بخێرێ مەشروعیتر بەجێوەی کە هەم احترامیان گرکن و هەم بایکۆتیان کردن نەچووبن و سەرۆ خۆیان ڕاگرتگە و ئیستا ئەمەلەن کە ڕۆن بەشداریەکە لە ئەنجومەنیانە سەرۆک باڤڵ گومان خوارد لێت ئەترسین وەکو سەگ ڕەفتارێ ناکەین کە تۆ ناڕەحەت بووی خاڵترە ئەزیزت مکەدەر بوێ لێمان و دقیقەن یعنی ئەوە نەکەوەی کە ئەنجومەنە باڵا غەڵەتێکە کا یا عەدەتێکە یا شتێکەکە نەبوو مانا نییە ئۆکێ فەرموو وتارێکی هەبوو ئەمە بزانم قسەی تۆ یەکێتی لەسەر گوتارەکە چییە وتی ئەرکی پارتی و یەکێتیە بەجددی ئەلبەتە ئەوەی تر زۆر مهم نییە دەمێنێتەوە دەنگەکانی ئاغای شوان داودی کە ظاهرەن ئەو لەگەڵ بە لاهور بۆ پێم وابێ ڕوودا و داوەتی کردووە هەندێک پرسیاری لێ دەکەن جواب بداتەوە پەرلەمانتاری پێشوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق گفتوگۆکەم یەکێکە لە دەنگە ناڕازیەکانی یەکێتیش بە بەردەوامی کاک شوان زۆر بەخێر بێ کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن نەبینی کاک شوان کەمترە حەقە بەخۆم بەدەم قسەی لەسەر بکەم وەکو وای بینم ئەمە حیزبێکی تازەیە یەکێتی نییە ئەمە ینی دابڕاوە لە مێژووی یەکێتی دابڕاوە لە تێکوشەرەکانی یەکێتی دابڕاوە لە ژەماوەری یەکێتی بە شێوەیەکی ئەمە حیزبێکی تازەیە و پێم وایە قسەکردن وەکو چاودێر ئەمێنێتەوە دوای کۆنگرە قسە لەسەری زیاتر بکەین چونکە من وەکو خۆم نزیکەی 40 ساڵ لەو حیزبەیەم ئەمە ناناسمەوە ینی گۆڕانکاری زۆرە ئێستا بەس ناوەکەی ماوە یەکێتی نیشتیمانی کوردستان سەر تاپای گۆڕاوە بۆ ئەو هەموو سەرکردەی یەکێتی ئێستا ماون لە یەکێتی ئەو هەموو یانی لە چییە لە یەکێتی ناچێ حەزەکەمەوە بزانم ینی بۆ یەکێتی نیە ئەوە نییە سەرکردەکانی یەکێتی لەوێ ماون لە کۆنگرە ئەکەن گۆڕانکاری مەسەر تۆ سەلەوانەی بەڕێوەی بن کوڕی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانن بۆ یەکێتی یەکێتی بەس بەناوەکەی ماوە ینی تۆ گەر بگەرتەوە سەر مێژووی یەکێتی تاریخی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دامەزراندنەوە تا ئێستا چۆن کاری کردووە و ئێستاش چۆن کارەکە و بەرنامە و پەیڕەوەکەی چۆنە ئەم پەیڕەوە کە چەند ڕۆژێکە دەنگی لێ ناو کۆنگرەیە کە وەک چاودێری سیاسی زیاتر سەیریەکەین بەرەو چی ئاراستەیەک ئەڕوات بەرەو چێ ڕوا بەرەو ئاراستەیەکێوە مەسەر ئەو لستەی کە ئێستا باست کردەوە بەگەێرەی چاودێری خۆم بەشێکی ئەو ناوانەی کە باس کرد بەسێکی کلۆزی لەسەر ئەوانە نابنا سەرکردایەتی چونکە سەرکردایەتی ئێستا بەدەنگ نییە بەتاینە بە دامەزراندنە ئەوەی لە ئایندەشە بە پێی ئەم پەیڕەوە ئەتر سەرکردایەتی لە یەکێتی نە بە خەباتە نە بە کارکردنە نە بە بگرڕێگەن ئەی ئەو سەرکردایەتی کۆنتان بەچی بوو چکارە بوون سالار عەزیز سەرۆکە کۆمەڵە بوو تڕۆتان کرد تەوهینتان پێی کرد کۆمەڵان لە دەستان دەرهاورداتانە نەوشیروان مستەفا هەر ڕقیشی لە مارکسیزم و چەپ بوو خۆی لە خاتراتە چی بوو خڕ ناوزەنگ بوو کەناری دانوو بۆ خڕی ناوزەنگ خۆی باسیەکە ئازاد هەورامی بوو کوشتتان دروستە ئاغای مەلا بەختیار بوو لە ماجەرای ئاڵای شۆڕشا گرتان 16 نەفەر لە ڕەفیقەکانیتان کوشت خۆیشیتان شکنجە کرد
دروستە کاملا دروستە بەڵێ سەرکردایەتی کۆنەکان چۆن بە سەرکردایەتی گەین ئاحیان چۆن ئەگەر سەرکردایەتی کۆنەکان پیاگوایەنا ئەمسالە ئاماری تۆیژیتی ئەزانە حەمەیمیتا و نازانم عەلی حاجی غالی نازانم ئەمانەی کە تۆ دیکتن ئەگەر ئەمانە چوونە ئەنجومەنە باڵای یەکێتی یعنی ئەو قسە من کردم سەرۆک باڵۆ گومان خوارد کاری ناکەین تۆ ناڕاحەت بووی ئەگەر وا بوو نیشانەدا هەند ڕۆژی ئەوڕۆ خەیلی فەشەلوگەن خەیلی فەشەلوگەن بێنهایەت فەشەلوگەن بزان ئێوە لە ناوتانە فقط یەک نەفەر هەڵسات دەستی یاسەلمی لەو شیوە مستەفاوتی جنایەتی کردە ئەویش مەلا بەختیار و حەملە و تۆمەتە ناموسیتان پێدا ئەو لە درۆزنون یەکێکتان زاتی نییە و تاریخ هەڵگەڕێنێت و ڕاستەکەی بێژێت زانی بۆ چون گەشتتان لەو تاریخە هوڤیەتەگرن ئەنا پێش لەوە هیچی وەکو 57ەکەی ئێران مشتی مجاهدینی و مشتی کۆنە جەوان هەچکردنی ناسی ناگەهان بە پارەدایم شیفتە 57 ناویان پێیا کرد معلومە هاوارەکە نێژن انقلاب بوو درۆگن انقلابیش کارە ئەمریکا بوو کارە ژنرال هایزەر بوو خۆمینیان دروست کرد درۆکە وەلێ ورد و درسیان چون لە 57 و ناوبانگیان پێیا کردگە تەواوتر و مێژووە ناگۆڕن خۆمینی ڕەحبەری انقلاب بوو گۆمەتن انقلابی کردە بنەوارە کاست و یەکیشیان نایە جواب بات و ئەیانلێتە بەدە پرسیار وەکو کەر لە قوڕانگیرەکە جوابدان کاک شوانی ئەحیانە چی ناناسیت و بەرەس یەکێتی نیم چ بەرەس ئۆکەی سازمانگەلێکە لە ناو یەکێتیا بگن تا کۆنگرەی چوار ناویان بووە ئادێ ئێوە بۆتان کردووە حکوومەت و وتان خوا هەڵی ناگرێ منافسە کەرمان نییە با پێی بێژین ئەمە حیزبە ئەمش ئەساسنامەکەشی ناوی یەکەکەریە و سۆشیال دموکرات و اقتصاد بازار تێریت و نۆکەرە ئەمریکای و چاپلوس و دەستلەی سپاه قودسی بوو سپاه قودسی چی دەریکێس بزان ئەمە من وتم قۆناغە گەورەی مێژوویە دا بزانم لە ناوە ئەوانەی کە تۆ ئێژی سەرکردە بووگن پیاگیان واتیانە سەرمیری تشۆڕش نووسێت و بێژیت ئەم جارە شۆڕشە شارە نەیمە بووم فسادەم کارمانە نەکرد نا کوا ئینتیوای نیشتمانی کوردیەتان کوا خۆ ئەوە نیم مانگایە ملتان ئەستورە ئەوەنە فانسۆریا و گۆشتە بەرازیلی مەفتتان کردە سەخوار و پوڵە نەفت و قاچاق چۆن ئەقڵتان دەگەی یەک دێر ئیزافە بکەن بە کوردیەت یەک دێر کوردیەت بهۆنەوە ئەسن کوردیەت پێشکەشتانیوە ناسیۆنالیزم کوردیتان هەست واقع یعنی چی ناسیۆنالیزم کوردی ناسیۆنالیزم چیرۆکی هەست هەر چیرۆکە ناسیۆنالیزم سێ بەشی هەست خاص گوێ توی دوران مجد تاریخیەک تەزکا یا ئینسانگەلە گەورە و مردمە فازڵ لەسەر دەسەڵات بووگەن یا نۆرمەکان و سنەتە دەوران تەڵائیە و مردمە لەسەر دەسەڵات بووگەن گەردوون چەرخە چەپگەرد دوژمن دەست ئەداتە دەست یەک خەڵکەکەوێتە ئاشوو لێشێوێت خراوەوێ خەڵکەکە لەرەکیسی بگەڕێتەوە بۆ دەوران تەواوی گوزەشتەیە کە خەڵک دەسەڵاتی بوو و دنیا خێری قەشەنگی بوو ئەمە لە مارکسیزمی شاهێوازە چیرۆکەکە سێ بەشی هەست بەشە ئەوەڵ کۆمونە ئەوەڵیە ژیان ئیشتراکی بەیەکۆ ناگەهان تەکنۆلۆژی تێ ئەبزار تێ چەکوشتێ نێزە تێ چەقۆ تێ ئەتوانی حیوان هەند بکوژی مالکیەت و خصوصی دیت مالکیەتە کەرتە تایبەت مالکیەت و خصوصی مالکیەت و خصوصی ژیانە خۆشە ئینسانەکان ئەشێوێنیت ئەو ژیانە خۆشەی وا چەقۆکە دەرەهات بەس لەبەر لەتکردنی نان بۆ یەکتری نەبۆ کوشتنی یەکتری مارکس ئێژێ دەوران سوسیالیزم گەڕانەوە بۆ کۆمونە ئەوەڵیەس ئەو دەورانە تاریخیە وەلێ بە شێوەی مۆدێرن بە ژیانە مۆدێرنی ئەکاسێکەوە دادێ ناسیۆنالیزم کوردی ئێوە چییە تۆ وەکو ماما 30 ساڵە
للور إقليم كردستان وكو كر ألوري فير كتشوار غوتشي بوجي فير ساعة الرولكس بوجي فير مستراو الطلب بوجي فير قمسي كوني بوجي فير ما نقشتي بوجي چون نتواني يقدر فول بدي ادي بوت فكر كن سر كردايتي وناسيوناليزم كردي قصب كن مرتيكا تناند لكل درتيت هركسي كي لكل بيش تفرح زو كرد كي چون تناند لكل درتيت تو بويا هيك كرد هس تو بويا هيك مدني بناو كرد هس هركسي يجي كاولاي شيخ وخلق جويا بيدا الراس راس لم جافا كان لا يخبان كركاني بونو اتايز انو خوان دروس كاولا شو لاي براكي وتي اري كركان مزوريان بوم هاوغا حيام او لا يخلقيا وتي بو والله متاني جن خوان دروس ما موكيشي ها وتي رولا هركسي بيجي يرك خوان دروس تو يشي بيجي چوار خواز او لباسك كردت بلو او كوشي كرو في كلية راسية بيتو خلقي بو خاطري خواتان داتي اخوان دروي اوني يشي بروي هارب نوشان بيت اخوان كارگری بکەیت درۆ کاماغا ئاغای شواندار بووی دا ئیسەت و قەڵەمە ڕەنگینە چل ساڵە ئەندامی یەکێتی بووی دا بێ زەحمەت بێ خوار و بێژە یەکێتی بوون یعنی چی بۆ ئێوە نایدەنە دەسۆ یەکێتی بوون یعنی چی چون ئێژە بێژی مرد ئەگە بێژی یەکێتی بوون یعنی مەردانەگی ئێوە نامەردن تاریخ نەشتی نامەرد ئەگەر بێژی یەکێتی بوون یعنی کورد بوون بعد دەرەکەوێت و جاسوس و بازووی سەپاه قودسی ناتوانێت بێژی یەکێتی بوون یعنی چی گەرەک بێژی سۆسیالیست نیە نۆکر لە سەرزارۆمە ئەمریکای لە بەرپاییە ئەخستان بۆ تو هیچ وەخت من نادەی بە تعریفکردنەوەی خۆت چون خۆت تعریفکردەوە یەخەڵک بۆیە تو هیچ وەخت نایژی کە خۆ دەکەیت ئای شوان داودی بێ زەحمەت بە ئێمە بێژی تۆ کی یەکێتی کێس ئەمەی تۆ نایناسی تۆ چۆن ئەوە نییە چون بەشە توی تیا نییە ئەگەر بەشە توی تیاوایە کوڕە خاسەوە من قبوڵەکەم تۆ بێت بێژی من یەک سەردەمانێک بۆ کوردایەتی شۆڕشم کرد ڕۆ کوردایەتی نابوود بووگە مەشعەلەکە بگریتە دەسونە ئەو وەختەی تێوتی گیریاگە ئێستا گەرەکتە یەکێتی حەلکەیت و دابڕ و بێژی یەکێتی چ بوو و ئێستا چۆن حەلەکەیت و منیش تێم دەکەم منیش یارمەتی دەدەم تەمامە بەحسە منە مەسەر خەڵک مەگەوژێنن درۆی ئەلەکی مەکرد ئەوە نەتانە درۆ کردن خەڵکی ئەقلیم دەمەکەی تو ئێژە تفلەش نەکەوت درۆزن ئێوە ساوەزی بوو گن و عادی بۆتان تفل و گەڵتان بکەوێتە دەر و عەکسەختنتان بکەوێتە دەر و بێژن ئێوە کوڕە فڵانە کەس نییە عادیە زۆر عادیە مادام فاسۆلیا کەوتیت زۆر عادیە یعنی هیچ کەسم نەدیگە لەم دنیا بە ئەندازە ئێوە لە سەد حەیوانیە زندگی بکات وەرگی پۆرزەکان زوانی کار بکات لەگەڵ زەکەری یا ناوگەڵی هیچ کەسم نەدیگە وانە دنیا بابا ئێوە ناو 50 ملیۆن کوردە باوەڕکە خەرک تفتان تێکە باوەڕکە هیچکە بۆ زندگیتان قبتە ناخوا هیچکە نایژە خۆزگەم و خۆتان باوەڕکە گشتی ئێژە لەعنەت لەو دایک و باوکە وا ناو کتیان بڕی ئەکە گۆڵە داوەشی بۆ خاترە خوا تف لەسەر و بۆ ڕێژی بەلازی نەکەوەی کە تۆ پیای مهمێکویە بەخوا لە تەموچی لە چەنگیزی نە ئەدۆڵف هیتلەری تۆ نۆکەرێکی دەسە هەزارمی یەهود جاهلیت نۆکەرە دەسە ملیۆنی ها تێتە لای ئێمە وە ناو فەرشە قرمزیەکە ئەم وەسەری فەرشی قرمز ئاڵێن بەرنارد کۆشنەر هات بۆ لاکەم چی بکەم ملان بۆ کۆشنەر هات تۆ ئەم باڵگان وجودتە بەچی جوڵان کە تو درۆکە ئاڵی شوانی درۆکە تەوانی نییە شەڕ باڤڵ بکە وەنە شەرە باڤڵکردن هەنە دوو دەیقەس باوەڕ بەرگەنا ئەمانە گەردەن کۆفتەکان مەسعود بارزانی وانیە
تۆپەکەی مەخموورە داعشەوە لە بیرا مەسعود بارزانی کەوتووە لە چەپەڵەمە دەوڵەتە ئێران فیلمی دروست کردگە مەسعود ئەگری داواکە لە سەرۆک قاسم بێت فریایکەوێت زاتیان نەبوو حکوومەتە ئیقلیم و درۆی بخەنەوە بێژن درۆەکەی ئەو بۆ وایەمەوە تڕۆ کردگە بە یەک دانە تۆپ داعش هەولێری پێ چۆڵکردن قارەمانەکانە هولاکۆ بەزین چۆنیان کرد دەرچوون یوسف محەممەد قاوەخانە و قاوەخانە هاتووە دەر ئەگەڕیا ئەوی تخوا چۆن بکەن سەرۆکیش خەریکی ئیشی تەلەفونات بوو جاخۆیان خازدان ئیشی تەلەفونات چییە داوەشی دامە بەکاردا خۆمان دووکردن با من نکتەیەکی تریشتان پێ بێژم حار نەوەنها کۆمەڵ و دموکرات من دابوودم کردبێن فکر نەکەیت و چوویوە زۆری ئێران چەکە کردن من ئەمانمە بێ مەسرف کرد بۆ دەوڵەتی ئێران ئەزانی کۆمەڵ و دموکرات کەی چەک بوون ئەو وەختە وا من نەمهێشت کوڕە خەڵکی بەناوە پێشمەرگە بەهێنن بیدەن و کوشت بێژن دارە ئازادی ئاودریا یەخەم پێگرتم درۆکانم پێیان دەرخست دەرم خست ئەمانە بە هەماهەنگی کاریانە مەسەف کوڕە خەڵکی بکوژن پەرواریان دانیاگە مشتێ پەز نانەدەن وەختە خۆی هێنێنە چواریان کوژن ئەو وەختە من چەکم کردنی کە ئیتر نەیان توانی کوڕە خەڵکی بانە کوشت چەک بوو لە ماجرای ئینقلاب ژینایشیانە شکستم بە عەلی خامنەی هاورد کار کردیانەوە جەمێ تەواو محتەرەمانە تەواو فشەفش نەکەی بێژی عەدەدە ئەجیبی کوردی تۆ جەمە کردنەوە من تۆ خۆتی جەمەکە بۆ لە سلێمانی باخەڵ فەرموکاردا سەرۆک لێت ڕازی بێ ئەوێتە لستەکەیەوە سەرۆک لێت ڕازی نەبێ نەبێتە لستەکەیەوە کابێتە لەست ئەگەر وەختە خۆی نەو شیروان مستەفا و جەلال تاڵەبانی لێتە ڕازینەوەیانە ئەچووتە لیستەکە تۆ بەچی ئەڕوویتە ناو سەرکردایەتی یەکیتی وەختە خۆی ئەگەر زەندوبەندە نەکردایەت و نۆکەری جەلال تاڵەبانی و نەو شیروان مستەفا نەوایتە بەچی ئەڕوویتە ئێوێ بەلیاقەت مەقالە دونووسی ئۆرگانە دەروون حیزبیتان بوو ئادەی مەقالەکانتان بێنم بزانم ئێوە چەندین فراکسیۆنتان لەناوی یەکێتیا بووگە و بەحسا و جەدەلهای عەجیب و غەریبتان لەسەر ئەوزاع جەهان و شۆڕش و کوردایەتی بووگە دادی بوو درۆکەی دا ئێوە ئێستا کۆنگرەیەکتان کرد تەحلیلتان لە ئەوزاع جەهانی کردن کۆنگرە عێراق بەرەو کوێڕوا ئێران بەرەو کوێڕوا ئەوزاع ئێران چه شکلی بوو ئەوزاع ئێوە چه شکلی بوو سیاسەت و خەت و مەشیەکانە کوردی ئێوە چییە هۆڤیەتە ئێوە چییە ئێوە نێرەمووکن شیمەیلن تەغییر جنسیەت داگن ئێوە ستریتن چین لە دنیای گەیەکان ئێستا ئێوە چین هیچ تعریفێکتان لە خۆتان کردوسن بابا گاگەلیە ئێوە فکرەکەن بۆتان ئەڕوا پارە نەوتە جوانەکە و قەچاخە جگەرە و ئەمانە ئەکەین و خەریکی فەرمان فرەزرنگین و گوێمەری فشەس و جدە واقعا فکرەکەن واسە یانە تۆ فکرەکەی دوای هاتنی سەرزەمینە ئێوە مەجالە تەڕاتێنتان ئەمێنێت بابا ئێوەمان تڕۆ کردگە یەک زمانی خەڵک لە بۆکان و سنە و مەهاباد فکرێکرد ئێوە فێ پیاکن باوەڕکە وا تڕۆ بووگن لە مەرزەکە پاتان خەنە ئەو دێو خەڵک بزانێ پارتی و یەکێتی و سەر بە حیزبن و باوەڕکە تڕۆتان نەکەن باوەڕکە لە ماسی فرۆشیەکەی مەریوانە قەشەنگ پودرێت تایی دەکاتە بودی وەجێت خۆی بێخۆی بە نەفیڕە بگری هەر لەوێ ئەو نەوا لە دووربینە دەریەخی لەوێ دەریخی خەڵکو بێنێ تۆ فکرەکەی وها احترامێکت ماگە نەتماگە نیسن فکرێ ئەسڵەن ئێوە تەحلیل ئەکەن وەزعیەتتان چۆنە لە ناوە مەردما میزانە مەحبوبیەتتان لە منتەقە چەندێکە بۆتان مهمە ئەمانە کەسی بۆی مهمە دایک و باوکشی بوێ خەڵکی قسەی مەردمی بۆ مهم بوو ئێوە بۆتان مهم نییە فکر ناکەن ئەحیانەن لە مەریوانەکانی هەست کەسی لا بکات و تفێ بکاتە ناو دەم و چاوتان بێژێ مەرگە خۆشە خێڕی نافکرەوە ناکەیت و خێلێ بێ بەرەو دواتر لەوەنە وەلێ من وەختانە یەکەم بۆ بیرتان بێت و جامعەی ئێمە چه شکلی بوو دروستانەکەم باوەڕکە دروستانەکەم وەلێ دروستانەکەم فەرموو کاکەیان
پاشان ئەوەی لیست بۆ من تۆزە سیر بوو، ینی ئەکرێ سەکردایەتی بە لیست دیاری بکرێت لە حیزبە، يعني يعني ما شتێکی نامۆیە شتێکی نامۆ نییە تۆ بێسەوادی کەورە 40 ساڵ ئەندامە یەکێتی ئەگەر بێسەواد نەوای تا چون گێ و دووە ڕێبەری شۆڕشێرە حزب دموکرات کۆمەڵەی زەحمەتکێشانە کوردستانە ئێران حزب کۆمونیستە ئێران و حزب دموکرات و کۆنگرەی هەشتمیە قاسملوو هەر سێکەیان بە 1 ساڵ 68 لەگەڵ نەوشیروان مستەفا لە مەقڕە یەکێتیە کۆبوونەوە کە سوڵحیان بدات شەڕەکەیتر تو حتا و مێژووتە لە بیر نییە با قاسملوو ئەم کارەی کرد شکستی هێنا لە کارەکەی حزب دموکرات بۆ دوو کرد خوێن و لافاوە خوێن هەڵسا لە بینێنە وەلێ عەلا ڕەقمە تەمامە فەسادێک کە حزب دموکرات هەسی خەیرێ ئێوە حیزبتر بوو پیاوەکانی ناویشیان خەیرێ پیاوەکتر و لێوە عەلا ڕەقمە بە ساختەبوونیانە حەسەنە ڕەستگار جەلیلە گادانی فتاحی شاپور فیروزی وەما بەقیە کە ناوەکەیان نیە لە بیرما خەیرێ پیاوەکتر و لە ئێوە لە مخەڵک قاسملوو ئاویشیان بە هەر پیوانەی قاسملوو تکرد جەلالە مقایسەکەی قاسملوو خەیرێ سەرتەرە لە جەلال بە هەر پیوانەیە شقە قیافە باڵای بەرز میزانە زوانهای مختلفی کە ئیزانێ مەدرەکە تەحسیبی نفوذ اجتماعی لەناوە قاسملوو خەیرێ گەورەتر بوونەوە ئێوە لە بەرامبەرە جەلالە زاتدا نەو دەمکردن چۆن نەوگە ئێوە نەبوو قاسملوو لە کۆنگرەی هەشتا بە لیست دابەزی تو بەم سەوادە سیاسی پارلەمانتار و بیرە عێراقا کورد من بابایەکی جافە کرماشانم ئینسانە مەعمولیەک وا ورد و درسە تاریخە ئێوە تا ئەوەی کە بڕوات بکەوێتە بەردەسم ئەخوێنەوە و ئیزانم چونکە بەم سیاست من شوزانم عەدنانە حەمەیمینا کێس ئیشی بیناسم حامی حاجی غالی کێس ئیشی بڕۆ بزانم کێسم کاورا چ کار ئەست چۆن ئێوە پشتانە نازان هەروانە خۆتان و تۆڕەهاتیژن فکرەکەن معجزەیە کردە باڤڵ من پێتم وت حتا قاسملوو ئێژێ دەنگە مەخفی حەقتانیە بن ئێشێ بسوورەتە ئاشکارا و عەلەنی دەنگ بن لە کۆنگرا ئەمە هەرە شتەوە وازەریکەتان هەڵساڵدی ئەمە لە کوردا کریاگە و قاسملوو کردی و شکستی پێ شکستی هاورد دەمە دموکراتیەکان لە ئێوە خەیرێ پیاوەکتر بوون نەچوونە ژێرباری نەچوونە ژێرباری فەرمایە یەکێتی و بە مێژووی ئەحزابی سیاسی منطقەکەش نامۆیەکە سەرکردایەتی بەجێ سەوبرد یعنی کەس ئیتر سەرۆک لێ غازی نەبێ ناتوانێت بێتە سەرکردایەتی ئێمە لە کۆنگرەکانی ترا بینیمانە مەسەلەن دەیان کەس دەرچوونە من ئەمە تەوزیح بەم کەس سەرۆک لێ ڕازی نەبێ ناتوانێت بێتە سەرکردایەتی ئەی جاران چۆن بووگە ئۆکەی تەسەور کە 500 نەفەر ئەڕواتە ناوە کۆنگرەیە 400 نەفەر ئەڕواتە ناوە کۆنگرەیە لە ناوە ئەم کۆنگرە کاکتەها 100 نەفەر قەرارە بێتەوە سەرکردایەتی 50 نەفەر ئەمانە ئێشێ هەمان کاری کە مەردم وەخت خۆی ڕەئی ئەدا بە کاندیداهای مەجلیس بە عنوانە نەفەرهای انتخاباتی ئێشی جەزب ئارا ئەم 400 نەفەرە بکەن یعنی ئێشێ تەرهی بوێ پلانی بوێ ناتق بوێ قسەکەر بوێ کارنامەیەکی بوێ وەچێکی بوێت یا جنرالێک گەورەیەک بوێت یا تێئۆلیسیەنە گەورەیەک بوێت یا کوردێکی قارەمانی بەتەمام مەعناوی و بێ گوزارش بدات و بێژێ من ئاسۆیەک لەم شۆڕشە ئەیوەمە بەرەو چۆنیەوە بەرەو ئاغای شوان بێ زەحمەت گوزارشاتە کۆنگرەهای قەبلی یەکێتی بێرە بزانم دانی لە ئێوە بە لیاقەت خۆتان بەم شێوە کە من وتم کورسی و قودرەتی بەدەساو بکەن ئەگەر زەد و بەند نەوگە ئەگەر تەمام بۆیە ئیژن ئەندامانە کۆنگرە هەڵبژێرن بۆ چون ئەندامانە کۆنگرە سەرکردایەتی هەڵبژێریت حاڵیت بوو ئیتر تۆ ڕقابەت ناکەی گشتیان ڕفیق کاکتەهان پیان وتکەوە تا دەڵێدەی
ئیتر تاوە خۆ تۆکەتی گەرەکە نە عەقڵی گەرەکە نە دانشی گەرەکە فەورەن دەنگی پێدەن و تەها ئەچێ لەسەر کەلایەتی دانیشی ئاغای شوانە تۆ حتا ئێعتراف نەکەی بە فەسادە وجودە خۆت هیچ وەخت ناتوانیتە کە پاڤڵا دەرکەوی من دووبارە تکراری ئەەکەمەوە ئینسان تا ئیسکە تەخریبم کرد با دۆ قسەی خاسیش بکەم وەیە لەناو ئەمانە لە زەرفە یەک مانگ گوزەشتە وە لە کتێب و لەبەرە بیرەوەریە فقط مەلا بەختیارە دەست ئەنێتە سەرە بڕی قسە ئێژێت ئێعتراف سوورەتی نەگرت یەکێتی هات هیچێک نەبوو وە کۆمەڵەی مارکسیستی ماوئیستی لەبەین برد حەپەلوشی کرد مەلا بەختیار بەمامەمان ئێژێت ئێژێ هیچ کام لەوانە لیاقەتیان نەبوو لەو سەرکردایەتیەوە بەز نییە ماغا بڕێکیان ئێژێت چۆن ئێوە نایەنم قسە بکەن بزانە هەرگەرەکەم مثالە بۆ مەلا بەختیارێکە لەبەرە بیرەوەریە نووسێت دووی دۆکەی تری دادر و تاریخە هەفتاکان کۆمەڵی مارکسی لێنینی باس کرد ئەو ئەتوانێت ئیستە بێت شەڕە پاڤڵ بکە وان تۆ ناتوانیت چون تۆ فکرەکەی تا بەر لە کۆنگرەیە 5 همه چی آرام بود و دنیا قشنگ بود و تو فرە خۆشبەخت بوویت وەلی ئێستا پاڤڵ هاتکە بێت هەمیە شێوان دەدا نادێتتر ئەمە منافقی ئەمە پاڤڵ ناخا ئەمە درۆکەی ئەمە درۆکەی نایخا یعنی تۆ ناتوانی بیخی تۆ ناتوانی بیخی بە من فەرموو کاکە کە جەنابی مامجلال غازی نەبووە لێیان لە کۆنگرە دەرچووە دەنگێناوە بۆتە سەرکردایەتی بۆتە مەکتەبی سیاسیش لە ملیانی سەد شاب بووە لەگەڵ جەنابی مامجلال کاکتا کەسێک بە ناوی هەژار چەمچەماڵی پرسیاری لێت کردگە کە لە من سوالێ بپرسی من سەفحەکە پرسیارەکەیم نەبینیوە لە قسمەتە مەگەر بەداخڵ خۆ نەمبینی پرسیارەکەی یاران ئەگەرێک لێ بۆم بنووسن من معزەرەتم هەست لە یاران ئەگەر تۆزێ بێتاقەتی بە من و دیار بوو من هیلاک بووم لە دەرەوە هاتبوو ڕۆژی بێتێکی ترم کردبوو بە ترافیک و هاتبوومە ماڵەوە بۆ خاترەوەی درەنگ نەبێت من دیبەیتەکەم کرد بەڵێ بە قەوڵ خۆیان ئێژن تۆزێت تەشەنجات وانە لەشما سەرما و دەباران و بەشێ ئەستراحەتێکم کردێ بەڵام هەروە هاتمە ناوە بازێ ماوەقە پەلەم پێوە دیارە گەرەکە زوو تەواویەکەم بڕوات وەلێ با تەواویکەین کاکە زۆر باش کاکشە نازانم پرسیارم نەدۆزیەوە دەتوان دووبارە بینووسنەوە بێت شتێکی تایبەت هەیە لە ئێستا بەدواوە ئەمە لستی سەرۆکە ئەم ناوانە لەسەری ڕازیە ئێخاتە کۆنگرا و بەڵام لستی منافس کێ هەیە لستی منافس کێ ئەگەریکێتی 61 کەسی تیاب وایەوانی لە کۆنگرن ناڕازی بوویان بەو دۆخە چۆن یەکێتی بەو دۆخە ئەگەیشتن چۆن یەکێتی بەو دۆخە بۆتان هەیە لستێکی تری 61 کەسی دروستکەن بێن منافسی لستی سەرۆک بکەن کە ئازانەوە دروست نابێت شخصیت کەس لەو کۆنگرەیە دروست نابێت لستێکی تر بۆچی کرا بەلیست کاک شوۆنیان بۆچی قفڵی هەمووی لای سەرۆک بێ کلیلی هەمووی لای سەرۆک بێ کەس نەتوانێت لە قسەی سەرۆک دەربچێ چنێ ڕێی مخالفش بێ ئەو لەگەڵ سروشتی یەکێتیا گونجێن کاک شوانە با من بڕێکی تۆ بیرتان بێ کاک شوانە ئێوە وتتان سەدام حوسێن دیکتاتۆرە نظام سلطه دموکراسی خواه جهان سوار بر تانک ابرانز انشاءالله تید ملت مظلوم عراق لدست دیکتاتوریت نجات اداد و دموکراسی تیرید امریکا خوی بوتی من دموکراسی بو عراق برزده ایوه شیوه ام دموکراسی تانا للتحزب و دروس کردن سرگل مختلف للرامالی البوجه و ثروت عراق متبلور کردن دروس ئاغاییان ئێوە هەڵ ئەگەڕێن و ئێژن خەڵکی نەریتە دموکراسی نییە سوال ئەمەسە کاک شوان داودی ئەندامە پەرلەمانە عێراق خۆش هاتگە لە پرۆسەی دموکراسی سوال ئەمەسە
بۆ کەڵکەنەبوونت دەسەڵات ئەهرمگەر و میکانیزمگەلێک لەناوە تەمامە نەهادگەل و سازمانگەل مختلفە تعریف کردیاگەسۆ من جملە لەناوە حیزبەکانە ئیستا چه حیزب دموکراتیک بیت چه حیزب سوسیالیستی بیت تۆ یەکسری ئەبزارت بۆ ئیعلام نەزر مخالف موجودە سوالە ئەوە کوا فراکسیۆنە ئێوە بۆچی فراکسیۆنتان لەناو یەکێتیان نەبوو دەلاقل مخالفەتە سیاسیتان دەکە ئاغای سەرۆک پاڤڵا ئیعلام کن کاک شوان داودی و فارسی ئێژێ لاردانیشە و ڕاستپێژە ئێستا بە ڕاستپێژین دەلیلی ئەوەسە چون تۆ پێناسەیەکت لە خۆت نییە تا مەسەلەن بێژی خطوتە سیاسیە ئێمە چه فەرقێکە کاتەکە ئاغای پاڤڵا نیست بزان حەسەن ڕستگار جەلیلە گاردانی وتیان دموکرات وا لە بەرەی سوسیالیستی انقلاب جهانی و بەرەی ئازاد ضد ئیمپریالیزمە ئێمە بۆ ڕۆخاندنە دەوڵەتە ئێران بە بەرەی انقلابی ضد ئیمپریالیزم احتیاجمان هەست ئاغای عەبدوڕەحمان قاسملوو خەریکە ئەڕواتە باوەشە ئیمپریالیزم تحت ناو ترکیب دموکراسی تەکە سوسیالیزم بە سازشکاریە تەکە جمهوری ئیسلامی و مبارزەکردنە تەکە جمهوری ئیسلامیە ئەوڵەن حیزب دموکرات لە ئێران منزەری ئەکا لە بەرەی جەهانی چەپ و کشوەرگەلە ئازاد دووریان نەخاتەوە من جملە مجاهدین خەلق عەبدوڕەحمان قاسملوو بە دەلیلە مذاکرەکردنە تەکە جمهوری ئیسلامی دەرئەکا لە شۆرای مقاومەتە چریکهای فەدایی حاضر نیەن تەکە قاسملوو ئاوەڕاناوێک بەرە قسەکان حەسەن ڕستگار لە لەحاز سیاسی و تا ئیستا بۆ کەوارێک و حیزب دموکراتان هەک کوردایەتی بۆ ئەو حیزب دموکراتەی کە بێژن حیزب دموکرات دروستە و ئەخوات بۆیە قاسملوو تێژێ درۆ ئەکەن پەیامە تەبریکە کەشوەرهای سوسیالیستی بە کۆنگرەی ئێمە ئەمەسە چێهرەهاوە ئێمە وتکیانە نامن نەچوومەسە بەرە گۆرباچۆف ئێژێ دموکراسی سوسیالیستی بێرین قاسملوو کەوێتە جواودات لە ڕادیۆوە ئاغای شوان داودی جەنابە بفەرموو یەکێتی چیە عەزیزەکەم تۆ ئێژیت کاورا بربەرەکانی دەسەڵاتی کردە لە کۆنگرە جەلال تاڵەبانی داینە نیاگە دەی سابتی بکەم قسە سابت بکە بۆی قسەی تۆ نایوات بزانە تۆ درۆ ئەکەی تۆ خۆیشت بە زەریبەند هاتی وەنێ مەلا بەختیار درۆ ناکە لە وەسەتە ئەتفاقاتەکە بووگە گرتگیشیانە لێشیان داگە شکەنجەیشیان کردە ڕەفیقەکانیشیان کوشتگە درۆ ناکە تو درۆ ئەکەی مەلا بەختیار ئێستا درۆ ناکە وەلێ تەمامە حەقیقەت نایژێت ئەمیشەنەوە ئەی دروست چون فکرەکە یەکێتی پێگەیەکە و پایگایەکە تەمامە حەقیقەتەکە نایژێت تا گشتان ڕووکات بۆیە ئێوە پاڤڵ هاتکە گشتی دانیا بە دێمەینسی دایێنیت تۆ بۆچی مخالفی ئێوە تەرەفداران جمهورین لە نظامە مەلەکی قینتان تێ لە نظامە ریاسەتی قینتان تێ دقیقاً یەکێتی چییە چۆن ئاغای لاهور لە خۆی وەتوانێ یەکێتی دروست کات چۆن ئەتوانێ یەکێتی دروست کات دێ ئاغای لاهور ئێستێشێ بڕوات ئەحیانەن تەکە کۆمە و تەکە حزب شووەئی و تەکە چوار نەفەریتر بێت بێژە یەکێتیە نیشتمانی دوو نەوەی کە من خۆم یەکێتی نیشتمانی تۆ چۆن خۆت یەکێتی نیشتمانی ئاغایان هەروە چوون مەیلمە و پیا کەوتگم و کەوتکەسە بەرە دەسم و هەنە خوەمە و حەزی پێەکەم کەس فریاتان ناکەوێتە
من ئەمانە بۆیە ئێژەم سوحان نەڕۆن خۆتان بپاڵێون بۆ ئەنجومەنە باڵا هەر کامتان چووە ئەنجومەنە باڵا دووبارە تکراری یەکەمەوە یعنی سەرۆک پاڤڵ گوم خواردەکە جەد و ئابادمان بەر ئەلەی هەر مەقامە گەورەی تۆ بوێسم توخوا دەستم بۆمەوە من هیچ مخالفەتی تێکردووە ناکەم ئەمە یعنی ئەوە دقیقەن ئەو معنای هەست جایز مەردن لە خۆتان بینمێنن عەزیزم تو وەختی خۆت درۆزنی شاد درۆت پێ ناکرین پێت ناکرین ئۆکەی تو خۆت درۆ مەکە مەیلیسی بەشتان ناکەن چیش مەگەنە خۆی نییە مەگەنە باوکی نییە تۆ خۆ ناتوانانی گزارش بدی کێتی بوون چی شکلی بە ئەسڵ ناتوانانی گزارش بدی دەرنەتیجە بۆ ئەوەکە ئەم ئەسپەرمە جەلال تاڵەبانی خۆتۆ نییە هەی نییە ئەزانێ من ئەم قسانە بۆ بکەم کاکتەها تا بفەهمن ئەمە شەڕ دروست ناکەن درۆکە وە بەم وەزع کورسانە عێراق نابۆڕێت درۆکە ئەمە هەمان شەڕ کەزایی پارتی و یەکێتیەوە تا ئیستا خەڵکیان پێ خەزان دەگە کاکتە ئەگەر من سلێمانی مە دەرهاوت ئەگەر من سلێمانی مە دەرهاوت نایەڵم بکێشێتێ ساڵی پارتی جێتی لێوە دەرەچێت دەریەکە درست ئەمانە تەکنیکەری یەکترین کاکم کاملەن دروست بەداخەوە یەکێتی لەوەتەی دروست بووان حزبە حزبێکی فرێمنبەر بووە سیاسەتی چەپگە گوڵەکەی هەبووە سیاسەتی ئەوەی هەبووە کەسمان لێ زیاد نییە سیاسەتی ئەوەی هەبووە ڕێزی لە هەموو ئازادەکان گردووە و ئەو جیاوازیانە بووە کە یەکێتی نیشتیمانی کردە ئەو یەکی نیشتیمانی کە ئەو ڕە مێژووی بینی کە تۆ ئێستاکە دەی یەکێتی تەجریب دەکەی لەو مێژووی خۆی یەکێتی درۆکەی کەستا لێ زیاد بوو ڕفیقەکان من لە وەختیاتان کوشتە ئەڵای شۆڕشا حزب شوڕی عێراقیتان کوشت تەکە سۆسیالیزمان دەست و یەخە بوون درۆکەی کەسمان لێ زیاویە ئەم قسەی مەفتەمە قسەی دەورانی حکوومەتە چون ڕەئی دەنگدەتان گەرەکەیتر لە شفرۆشە سەر خیابان نەتوانێ وەیەوە دەنگ بە ئەو یارە خۆشێتەکە چی بوو خوافەوتی کرد کوشتیان چین ئەو بوو ئەبەشێت تا بەشێت کەسمانی زیاوی نییە درۆکەی ئەمانە ناوێت و سیاست و پێناسی یە حیزبێک ئێوە چین سۆسیال دموکراتن لەسەر تەبقەی فەقیر وێسیاگن إقدامات الرفاهية كالمتبخي فقير كوا برنامجان هذه هذا أوكي من هر مش قبوة كملتان كأيوة استتزاد تانز لسنا ويك جرك تانو قد ديوارستاني كي 4000 تخت خاوي دا بنين بعضل نايكات أو تانا هل هذا سليماني كان نفر كريتشي واتيا هو بيشكشتان هريم كردستان كان نفر باور كان مثلا نيانا أمارني أصلا ولي أزانن لكوي توزي نفس دفي أتواني مليون بفروش بلا تو حلو سلام سوسيال ديمقراطية خوته بيساعده كان كريتشي ولا ناوش على سليمانية خدت فقر لكرسان إراقات شركة هذه 5,000 دينار 1 مليون دينار شركة خدت فقر هرم كان هاي أولية وأم أحزاب فاصلة للدنيا كان أو يشنها كان بنياني توای خدماتی كمان لسری دوستن که كمان لسه آمار دوست يعني تو وقت بردوام كان بعض الخدمات آمار دروزنا نكرتها حالم دنیا دا كابرا مثلا دزانيه كم چند مليون نفر جمعيتي هي تابعني ببي او جمعيتها ميزان خدماتي كده هي رائع بدات عرضه هربو جوجاندن رقم بوتي اما انا مش عندي اول شيء اني دخن قال تسكت
تەڕە پیاز و نازانم بێ بەهۆرە و مەجلیسە پاڵخەرە و پارەی سەرۆک وەزیرانە بۆتیت و پارەکەت توێ پارە و دقیقا ئەمە خەڵکیان بە کاوەشی حساب دەکەن. نەبوویە خەڵکی ئێمە دوور و کەوت کەسۆ لە سیاست، چون ئەوەی سەر و خەریکە دزیکردن و بێپرینسیپی ئەم خەڵکە لە حەچیشتە شەکەت و گە نەوەی کە حەق بەین بە خەڵکەکە مەسەلە سەری ئەمەسە ئەمانە خەڵکێکیان وەکو خۆیان لە تکرار تۆگیت کردە کەسێ سوال ناکە ڕێبازم ناوجەیان چییە گشتی بەڕاستی و جەلات تاڵەبانی پارەی هەسووناوە قسە مەکەن دەکەی کوردووە بەسەر توورە ئەمریە کەی لای خۆی ئێوە ئینقلابی و گنتەکە سەدام شەڕتان کردە ئەگەر ئێوە ئینقلابیەکە وای حاڵە خەڵکە عادیەکە وای زاتەنێ دەمکەن دادەی فراکسیۆنەکەتان کوالنەوەیەکی دیە سازوکاری وتی لەو خاوە پاڵا بویسینەیەڵی ئەو خەڵتاینکە دادەی بێرە چوار مەقالە بێرە ئێوە لە ئۆرگانە دەروون حیزبی و دەرەوە لە ڕوو بە خارج و نووساکتانە کورە ئەمڕۆژ زاتانی یەکتی بگرن ئەو لە تەفرەقەیە ئێوە خەیلی سوء استفادەکە با بزانی هۆڤیەتە گروهی و جەمعی دائیمەن شکەنەندەوە لەرزەندەست تۆ وەڵاحەتی مشکیت وێوە و ئیژماعتانە نییە دەست خۆش قسەکارم تەواو بوو کارەکە بەڵە زۆر سپاس دەست جەنابەت خۆش بێ بەلەو زیاترمانتان نەکەین وڵای من یەکەم کاک تا بەواجبم زانی ئەلبەتەوە جەنابیشت تەشخیصت دروست بوو وەێ حتمما من بەیانی بە شێوەی منسەجمترێک تێمە سەرە ئەم بابەتە یەکەمێ سەرماکەت بێتاقەتە شان و قۆڵی کردووم و مەجبور بووم کە تۆزێ سەریع بەحسەکە بۆمە بەرەوە وەێ سایەکەم کە تەبترێک بەحسەکە دامەبێت خۆش بێ لەش ساڵێک کاکەجانەوە لە تۆ بەخشەکە مزاحم بووین و وەختمان گرتی دەستکات مادوو نەبی کات ساتێک خۆش بۆ جەنابەت و زۆرتان خۆش